پرۆژەی پێکەوە بینینی فیلمی کوردی کە پێدەنێتە هەفتەی 25ەمە و لە ئێستادا بەڵگە فیلمی ژەنراڵی پاییز لە دەرهێنانی هەوراز محەممەد و خەسرە و حەمەکەریم و بەڵگە فیلمی زمانی بزر بوو لە دەرهێنانی زۆر بەڕێز کامەران جەمال بوون نمایشکرا و بێگومان گفتوگوی لەسەر کرا قسە و باسی زیاتر لەبارەی هەردوو فیلمەکەواکەم بە ئامادەبوونی زۆر بەڕێز کاک کامەران جەمال بەخێر هاتی بۆ ستودیۆ بەخێر سەرچاومان ئەم دوو بەڵگە فیلمە جارێ ئامادەکردنەکەیان بۆ کێ گەڕێتەوە دوایی باس لەواکەین کە چۆن بڕیارتاندا کە ئەم دوو بەڵگە فیلمە بەیەکەوە نمایش بکەن. سەرەتا زۆر سپاس بۆ ڕێستان بێگومان ئەوەی کە من ئاگادار بم بەڕاستی کە گەوراز تقریبان ئەو فیلمە 6 ساڵ لەمەوبەر کراوە ئەو کاتە با بڵین خوا لێ خۆش بوو کاک محەممەد عوسمان حەمامەر عوسمان بکە ناساوە بە ژەنراڵی پاییز ئەو کاتە لە ژیانە بوو ئەمان هەوڵیاندا بەڕاستی فیلمێک لەسەر ژیانی ئەو بکەن واتە پۆترێتێک لەسەر ژیانی و هەم ژیانی خۆی و هەم ژیانە شعرەکەی ئەو فەزایی کە تایە ژیاوە ڕاستێکی منیش لەم با بڵێن لە ساڵی 2022 بیرم لەوە کردەوە فیلمێک لەسەر بەڕێز مامۆستا فاتی عێزەدینی شاعیر بکەمەوە طبعاً هەردووچیان سەر بە یەک جیلن هەم محەممەد عومەر عوسمان و هەم مامۆستا فاتی عێزەدینیش هەم دوو هاوڕێبوون بەیەکەوە هەم بەڕاستیش لە فەزای شاعریە ئەتوانم بڵێم تا ڕادێکی زۆر نزیکن لە یەکەوە و زایدەن بەڕاستی فیلمێکیش هەر لەسەر شاعیرێکی گەورەی کورد کرابوو بەڕاستی ئێمە بیربان لەوە کردوانێ هەرسێم فیلمە بەیەکەوە عڕستکەین بەداخەوە فیلمەکەی کە هێشتا لە مەرحەلەی مۆنتاژ و تەسیروانەی کە مابوو نەمانتوانی و فیلمێکە بێنینە ئاراوە بەڵام دوجار من و کا گەوراز بەیەکەوە اتفاقمان کرد لەوەی کە چۆن بتوانین هەردوو فیلمەکە بەیەکەوە نمایشکەین ئیترەوە بوو بەڕاستی لەگەڵ سینەما سالم بە سپاسەوە قسەمان کرد و پیان باش وەردوو فیلمەکە بەیەکەوە نمایش زۆر باش جگەلەوەی کە ئەم دوو کارکتەرت کاتێک کە ژەنراڵی پاییز بۆ خۆی لە ژیانە بووە هاوڕەیەکی نزیک بوون بەڵام جگەلەوە لە ناو فیلمەکەیە چ خاڵێکی هاوبەش هەیە کە ئەم دوانەی کۆ کردوێتەوە جگەلەوەی کە هاوڕێ بوون بەڵێ ڕاستیەکەی ئەتوانم بڵێم هەردوو شاعیرەکە وەک فکر وەک ئایدیا بەڕاستی قسەیان لەسەر بکەین ئەم شاعیرانە توانم بڵم شاعری سەردەمە تاریکەکانی ئێمە بوون یعنی ئەگەر سێری ئەتۆمۆسفێری شعرەکانیان بکەی هەردووکیان دوو شاعری بەڕاستی تا ڕادێکی زۆرە توان بڵم شاعری کەئابە شاعری ڕەشبی بە تایبەتی بەڕاستی لای مامۆستا فاتی ئەگەر لای با بڵێن خوا لێ خۆش بوو محەممەد عومەر عوسمان بەڕاستی چوو بێتەوە ناو تەبیعە یا با بڵێن ئەو کەئابەی کە لە ناو لە ڕێگای گەڵاکانەوە جێزابێتەوە بۆ ئێمە مامۆستا فاتی بەڕاستی توان بڵم لەژێر هەیمەنەی کۆمەڵی نووسری زۆر گەوری وەکو سادقی هیدایەت و کافکا و یعنی ئەتۆمۆسفێرێکی زۆر کابوسی لە لای مامۆستا فاتی هەیە بە تایبەتی بەڕاستی ئەمانە کوڕی جەنگە گەورەکانن یعنی لە سەردەمێکا ژیاون بۆ نمونە 8 ساڵ جەنگی عێراق ئێرانە و جەنگەی کە بە هەزارە ئینسانتیایە بۆ قوربانی بەڕاستی ئەمانە ممارەسی و سەردەمەیان کردووە و دیسانەوە بەڕاستی حربەکانی کوێت و کە بە تایبەتی من قسە لەسەر کارکتەرە ئاساسیەکەی خۆمەکە مامۆستا فاتی لە هەردوو جەنگەکە بەڕاستی سەرباز بووە یعنی ئەو قەتڵ و ئاما توانین بڵێن ئەو کوشتون و بڕین و کارەساتە گەورانەی بە چای خۆی بینی و بەری کەوتووە و بەڕاستی لە ناو شارەکانی شاجاریشکە ئەم ڕەشبینیە دەنگیاوەتەوە لەبەرەوە بەڕاستی ئەچێتە ناو مامۆستا فاتی ئەچێتە ناو مەرحەلەیەکی زۆر پوچگەراییەوە بەڕاستی ترەگاتە ترۆپچی پوچگەرایی کە خۆت باشترە زانی بە حکمی کە دقەکانی سەمایل بیکێتت خوێندوەتەوانێ یعنی ئەمانە ئەتوانین بە کارکتەرەکانی بیکیت بیان شوێنین جگەلەوەی کە خۆیان ممارەسەی جەنگەکانیان کردووە و هەم لە ناو شعرەکانی شاو پوچیە ڕەنگیاوەتەوە یعنی ڕنگدانەوەی بەتەواوەتی هەبووە ئێمەش هەوڵمان ناوە بە تایبەتی بەڕاستی لە ڕێگای کامێرەکەمانەوە چۆن بتوانین ئەو فەزا ڕەشە ئەو ئەتۆمۆسفێرە دڵتەنگە جارێشکە بجێزینەوە بۆ ناو کامێرەکان زۆر باش ئەوەی کە زۆر ئامادەی هەبوو لە ناو هەردوو بەڵگە فیلمەکە زیاتر ژیانی تایبەتی و خۆی وەکو باسێکی ئەو دیوە ڕەشەیە یان با بڵین شعرەکانیان و ئەو هەستانی کە لە ناو دیێڕە شعرەکانیانە هەبوو کامیان ئامادەیان هەبوو بێگومانە هەندێک لە شعرەکانش ڕەنگە بە دەنگی خۆیان لەوێ ئامادە بوو بن
پرسیارێکی زۆر جوانە بە دڵنیایەوە بێگومان خۆزگەکە گەوراز لێرە بووە ڕەنگە من مافیەوە نەبێت لەسەر فیلمەکەی زۆر قسە بکەم بەس لێرە وەکو بینەرێ قسەکەم ڕاستێکی وەکو عەرزم کردیە لە سەرەتاوە ئەتوانین بڵێن ینی نزیک بوونەوەیەگە بێ وەکو ئایدیا لەوێ حەمامەر عوسمان بەڕاستی خۆی ئەتوانێت بە زمانی خۆی ینی باسی ینی زمان حاڵی خۆیەتی لەم تێگەی لێرە شەر خۆشبەختانە مامۆستا فاتح کە بە حکمیەوەی لە ناو فیلمەکەی مناش مامۆستا فاتح خۆی لە ژیانایە دیسانەوە زمان حاڵی خۆی بووە بەڵام ئەوەی کە بەڕاستی بۆ ئێمە گرنگ بووە بێگومان هەورازی ڕەفیقم بەڕاستی بە دیدی خۆی بە تەسەوراتی خۆی بە ئایدیای خۆی چۆن حەمامەر عوسمانی بردووە بە چه ئایدیایەکە بەڕاستی ئەوە خۆی بەرپرسیارە بەرامبەر بە ئیشی خۆی بەڵام من هەوڵم ماوە بەڕاستی هەردوو جانبەکە ون نەکەم ینی تەوازنێک دروستکەم لە لای کاگەورازیشم تەوازنە هەبوو بەڕاستی هەم ئیسفادە لە فەزای شعرەکانیان بکەین هەم ئیسفادە لە ژیان و با بڵێن ئەو دیوە پۆترێتی خۆی بکەین بەڵام پرسیارەکە لێرە بەڕاستی ئایا ئێمە هاتوین پۆترێتمان لەسەر دوو شاعیر کردووە یاخود بە پێچەوانەوە بە بڕای من بە تایبەتی ژانری فیلمەکەی خۆم باسەکەم بەڕاستی من هەوڵماوە لە ناو ژانری دکۆمنتری شاریاییشکەم یعنی خۆ دەزانی یەک دنیا ژاندری چۆن لە ناو سینەمای فیکشنە دنیای ژاندری جیاوازەیە و بە هەمان شێوە لە ناو فیلمی دکۆمنتریشە بەڕاستی ژاندری جیاوازەیە یعنی یەکێک لەو ژاندرانە بەڕاستی ژاندری با بڵێن سینەمای شاعریە و بە تایبەتی ئەمە لەسەر شاعیرێکی ژیشەکەین ناچار بووین کە بەڕاستی خۆم بەم دیوە بەستمەوە یعنی زۆر جار بەڕاستی تۆ نە ئازادیت هەیە لە ناو ژاندری دکۆمنتریە تا ئەو ڕادەیە کە زۆر جار ڕاستیەکەی لەو دیوە پۆترێتیە دەری بکەیت تەنانەت بگاتە حەدیەوە تا ئەو شوێنە تۆ ئازادی دەیە لە ژاندری دکۆمنتریە تەنانەت مەحفی کارکتەرەکە شت بکەیتەوە چێ تۆ بۆ لەگەڵ لەوحەی شعریە واتە تۆ لە ناو زمانێکی مەجازیە معاملەکەی یعنی من چۆن ئایدیای مامۆستا فاتح بگوشم ئەو ڕۆحە یا با بڵێن ئایدیا و فەلسەفەی ئەم پیاوە ئەوە نییە بچمە ناو ئەوە کە ڕۆحی بگوشم بتوانم لە ڕێگای وێنەکانمەوە جارێکی کە ئەم ڕۆحە چۆن زیندوو بکەمەوە لەبەرەوە بەڕاستی نەهاتۆم نەسەن و دەقەن بۆ منمونە من دیکۆمنتریە بکەم لەسەر فیگەرێ لەسەر پۆترێتێ هەرچەندە ئەمەش هەیە بەڕاستی ئەم ژاندرەش هەیە تۆ ئەکرێ بەڕاستی فیلمێکی دیکۆمنتری بکەی لەسەر کارکتەرێک کامێرەت محایید بێ تۆ بێلایەن لە دوورەوە سەیری بکەی بەڵام وەکو عەرزی جەنابتم کە ئەمە ژاندرێکە ئەمە ژاندرێکی جیاوازە هەرچەنە بەڕاستی لە ناو جەلسەکەشە کە ئەمەم سوتەفاومە دروست ببوو بەداخەوە بەڕاستی بەڵام ئێمە بەڕاستی بە پێی ئارکۆمنتی شەکەین یا با بڵین بە پێی ژاندر و بە پێی علمی سینەما وەکو عەرزی جەنابتم کرد من هەوڵماوە دیکۆمنتریەکی شعری بکەم و من لۆکێشنەکان چۆن بتوانم زۆرترین لۆکێشنی شعری و ئەو کەئابە و ڕەشبینی و جەوە کابوسی کە لە لای مامۆستا فاتح هەیە هەم لە ناو شعرەکانیە و هەم خۆشی بەڕاستی جارێککە ممارەسەی ئەو دنیا ڕەشبینیە کە هەوڵم ماوە بەڕاستی لە ڕێگای لێنزی کامێرەکانمەوە چۆن بتوانم ئەم فەزای ئەمە قورس نییە بتوانیت ئەو دێڕە شاراوانە یاخود با بڵێن تەعامل لەگەڵ کارکتەرێک بکەیت کارکتەرێکی ڕەشبین و بتوانی لە ڕێگەی کامێراکەتەوە با بڵێن تەرجەمەی ئەوە بکەی وەکو ڕێک وەکو ئەوەیە کە تۆ کاری وەرگێڕان بۆ ڕۆمانێک بکەیت کە چەندین دێڕی شاراوەی تایە و چەندین هەستی تایبەتی تایە کە بتانی ئەو هەستانە تەرجەمە بکەیت دیسانەوە دەست خۆش بێ ڕاستێکی هێرواشە بە بڕای من عملی هوەری لە هەچکایەکە ئیشکەی قسێکی مێلان کۆندێرا هەیە ئەڵێ لە هەچکایەکە ئیشت کرد ئەگەر تۆ کەشفێکی تازت نەکرد بەڕاستی تۆ خەریکی کارێکی لە ئەخلاقیت بە بڕای من وەزیفەی فەنانەوەیە کە تۆ بتانی کەشف بکەی واتە ئێمە ناتوین بەڕاستی نەسەن و دەقەن ئەوە نییە ئەگەر شعرەکە باسی کۆپلەیەکە کە باسی ئازارەکە ئێمە یەکسەر سکێچی ئازار بکەین بە پێچانەوە ئێمە چۆن ئەتوانین لەناو ئەم شعرانە شعرێکی کە بەرهەم بێنین یا بۆ نمونە لەناو ئەم فەزایە کە تۆ کاتێ بەر فیلمەکەی منەکەوی بەڕاستی ئەگەر بە دیوە ڕووکەشەکە کە تو ئەوە فیلمێک گەبینی بازەلۆنی ئەڵێ دوای ئەوە کە ئەو فیلمە تەواوە بێ فیلمێککە لە دایکەوەیەوە بە بڕای من ئەمە هەم ئیشی وەزیفەی منە بەڕاستی وەک دەرێنەر و وەزیفەی نوقادەکانیشە ئەزانی ینی ئەگەر وانە ئەگەر ئەو کەشفە نەبێ بەڕاستی هەم لە لای منەوە و هەم لە لای بەڕاستی ڕەخنەگرانیشەوە ینی بە بڕوا بکە ئەو فیلمێک سەر مەرجی خۆی ڕابگەێنێ و فیلمێک بەڕاستی هەمیشە
هەمیشە گەر بە نەمری بمێنێتەوانێ ئەوە ڕەخنەگرەکانن کەناڵن ئەو فیلمە بمرێ ینی فیلمەیە لە 900 نازانم سیۆ چلەکانەوە کراوە هەتا ئێستا زیندووە لەبەری بە بەردەوامی لەسەری نووسێ و بەردەوام ڕەخنەگرەکان ئەبدێتیەکەنەوە جارێککە یا با بڵێن کەشفی تازەیتیاکەن و بەڕاستی ئەمەش هەوڵمانداوە ئەم شتە بکەین. زۆر باشە. تەکنیکی گێڕانەوەی ئەم جۆرە کارانە چۆنە ڕووداوەکان چۆنە بە ڕووداوی ژیانی تایبەتی دەست پێەکەیت بۆ ئەوی کە مەبەستمەوەی کە بتانی سەرنجی با بڵێن بینەر بۆ خۆت ڕاکێشی تا کۆتایی بە دیار فیلمەکەتەوە دابنیشێت یاخود بە تەواوی بچێتە ناو ڕووداوەکانەوە تەکنیکی گێڕانەوەکەی چۆنە و بە تایبەتیش ببوورە ئەم جۆرە کارکتەرانە کە ژیانێکی زۆر تایبەتیان هەبووە بۆ خۆیان. ڕاستە بێگومان وەکو بە عەرزم کردی زۆر جار تۆ بەڕاستی کە کامێرە ئەبێ بە تایبەتی باسی ژانری دوکۆمنتری بکەین تۆ فیگەرێکە دێ یەکەمی شت بەڕاستی بۆ نمونە من پێشەوەی کە دەستکەم بە ئیشەکە دیوانەکەی مامۆستا فاتیح حەمێناوە سەر لەبەری دیوانەکەم خوێندۆتەوانێ هەموو نووسینانی کە لەسەرم دیوانە نووسراوە ڕەخنەکرەکان ڕایان چی بۆ لەسەری هەمیم خوێندۆتەوە دوواژە ئەمە هەمە مەرحەلەی ڕیسێرجە تۆ ڕیسێرجێکی زۆر گەوراکە کە لە ڕیپۆرتاژە تۆ ناتوانیم شتە بکە ینی هەجار برادەر ئەڵێن فیلمە ڕیپۆرتاژ و بەڕاستی و تۆ زەناحەقیە یعنی تۆ لە سینەمای ڕیپۆرتاژیە سینەمایکی ئۆتۆماتیکە تۆ خێراشە سەر کارکتەرەکەت بەبیوی بیناسی ئۆتۆماتیشیان ڕاویەکەیت و باڵێ بەس بەڕاستی تۆ لە دیکۆمنتریا پێشتە تۆ ڕیسێرجت کردو مەرحەلەیەکی زۆر ڕیسێرجم کردووە من لەگەڵ مامۆستا فاتیحە فترەیەکی زۆر معایشی ژیانیم کردووە اینجا گەشتومەتە قەناعەتی و 3 جار ئەنتەرویوم لەگەڵا کردووە یعنی 3 جار ئەنتەرویوی جیازم لەگەڵا کردووە جاروە لە موقعی تەسویرا جارشکە ئەنتەرویوم لەگەڵا کردووە بووی بتوانم بەڕاستی ڕۆحیم پیاوە بە تەواتی هەڵبمژم ئەزایی لی تێ بگەم وەکو باسم کردم پیاوە خۆ من نام بڵم تۆم شتانم بۆ باسکەم پیاوە من ئازادی یەکەم تا ئەو پەڕی ئازادی بەڵام لە ئەخیرا کە من کاتێک ئەچمەنە و ژووری مۆنتاژەوە پاڵێنە چە سەرسێتی مۆنتاژەوە ئەم ماتریاڵە جارێکی کە من وەکو فەنانێک چۆن ئەتوانم بەڕاستی بیکەم بە ئیشێکی ئارتی هوەری وەزیفەی من ئەوەیە بە مۆنتاژ معنا دروستکەم ئەزانی بەسە دوو وێنەی جیاواز بیێنم معنای سێمی پێ دروستکەم یا ئەوەی کە بە تایبەتی بۆ نمونە سینەمای ڕووسیا سینەمای حەقیقەت زۆر ئیش لەسەر ئەماکەن کامە چەمکیشی زۆر ئەکادمیە لە بەرەوەمانە دەرێنەری چەپ بوون مەسە تێز و ئەنتیتێز و سنتێز دوو وێنە بەیەکەوانێ دوو معنای جیاوازە ڕەنگە ڕەبتیان نەبێ بەیەکەوە بەڵام فکری سێم دروستەکە زەین تۆ لە مۆنتاژە ئەم ماتریاڵە هەمووی لەبەردەستە وەکو باسم کرد لێرەوە عملی یان لێرەوە ئیخراجی من دەست پێیەکە بەڕاستی ینی مامۆستا فاتیح بۆ نمونە لە شوێنێکە لە نیوەی فیلمەکە ئەو تەشاومێتە بەجێڵێ ینی باس دەواکە کە من کاتێک چەکەم هاتە ناو ژیانمەوە من دیدم بۆ دنیا گۆڕا و بەڕاستی ئەمە ڕاستگۆ بووین لەگەڵم دیوە ینی هەوڵمان ناوە ئەم دیوە جاریشکە کامێری ئێمە ژیان دۆستیتە لەو جەوە کە ئابە بینە دەرەوە ڕنگ جارێکی کێتەوە ناو فیلمەکەمان بەڵام ئاخیرا من وەکو دەرێنەرێکیش بەڕاستی ئازادی ئەوەم هەیە بۆ نمونە تا ئەو شوێنە گومان کەم لەم کارکتەرم ئەو شتێک کە بە زمان ممارەسەیەکە حەقی خۆمە گومانێکم هەبێت لەوەی کە یەقینی تەواوم هەبێ کام کارکتەرە گەڕاوەتەوە کچەکەی هاتەوە ناو ژیان من ئەمە بۆ خۆم پرسیارە بەڕاستی چکە هوەریش بەڕاستی کە تۆ گومانت نەبێ بە بڕۆی من ناتوانانی عملیی بدا بەرەو مەساحێکی بداعی بڕۆی لەبەرەوە لە ئاخیرا من ئازادم مەسیری کارکتەرەکەم بەس بە شوێ تاو ڕادێ ڕازگۆم کە باش کارکتەرەکەمە ناسم ئەزانم بیل لە چیەکاتەوە و مافی خۆمە بەرەو کوێوە لەم جۆرە کارانەیە بینەر ئازادە چۆن تەفسیر بۆ کارەکەت ئەکاوەکو چۆن سێری با بڵێن تابلۆیکی هوەریەکەی لێکدانەوەکانە گۆڕێ لە کەسێکەوە بۆ کەسێکەوە لە هوەرمەندێک لێکدانەوەیکی هەیە بەڵام کەسێکی ئاسایی لێکدانەوەیکی تری هەیە بەدڵنیایەوە مە کاتێک کاچینەوە زمانی سینەما بۆ هەموویەتی ینی من ئەگەر دایکم بێتە ناو ساڵی سینەماکەەوە مافی خۆیەتی چیرۆکێکە بینێ بەر چیرۆکەکە کەوێ و ئەچێتە دەرەوە و ئەڵێ زۆر خۆش بوو لی تێگەشتم بەڕاستی بەڵام دیسانەوەکە عەرزم کردیتەوە لە پشت ئەم فیلمە و فیلمێکی کەش هەیە بەڕاستی و ئیشی ئێمە بەڕاستی ئیشی دەرهێنەریا بەڵێن ئیشی و گرۆکە ئیشەکە بەڕاستی بۆ ئیشەکە کە لە پشتەمە و فیلمێکی کەش ببینی وەکو باسم کرد ئەمە ئیشی نوقادەوە پێ بەڕاستی ئەو نەش بینەر بە حرمەتەمەیە زۆر بەو
ساویلکەی لی تێنەگەین دڵنیا بە بینەری زۆر عاقڵ هەیە جاری وایە زۆر لە ڕەخنەگرەکان باشتر فیلمەکەشە دەخوێنێتەوانێ ینی ئاستی ڕۆشنبیری ئەوە باڵایە یاخود کەسێکە بەڕاستی ئەوەندە فیلمی بینیوە ئەتوانێت فیلمی باش و خراپ ئەتوانێ ئەو کەشفانەی تۆیە ئەو زمانی ئاماژانەی کە تۆ فڕێداوەتە ناو فیلمەکە تۆ بیخوێنێتەوە ئەجا بەڕاستی ئەمێ لێرە ئیستیقلالی وەکەم هەندێک خەڵک پێی وایە کە فیلمی دیکۆمنتری نابێ ئەوە تەویل بکرێ ئەمە مغاڵەتەیەکی گەورەیە بەڕاستی مغاڵەتەیەکی زۆر هوەریە ئاواسیری بکە چێ ژانری دیکۆمنتری ژانرێکی زۆر عمیقا وەکو باسم کرد یعنی جاری وایە مایکل مۆر دەرێنەرێکی گەورەی وەکو مایکل مۆر ئەچێتە بەردەم کۆشکی سپی ناوەسێ هەتا شتێکە خۆی ئازایی بۆش ئێنێتە دەرەوە لە قەسەر ئیجباریەکە کە بێتە دەرەوە بەهێزی کامێرەکەی ئەو شتێکە خۆیە یعنی ئەمە بەس لەوە تێنەگەین بەڕە تکایە ریپۆرتاژ و دیکۆمنتری لە یەکتری جابکەنەوە تکایە ئەوە لە یەکتری جابکەنەوە کاتێکە کەسێک من پێتەڵم ژاندی دیکۆمنتری ئەگەر من لەگەر سەر کارگەیەکی جگەرە ئیش بکەم جیاوازە لەوەی من دیکۆمنتریێکی تعلیمی بکەم چەمەم کارگەیە بزانم داهاتی چەنە چەنی دەسەکەوێت چەند کرێکاریشی تیاکە ئەمە شەر دیکۆمنتریە زانی بۆ دیسانەوە مەش دیکۆمنتریە کە تۆی لەسەر پۆترێتێکی شەکەی فەنانێکی شێوەکارمانەیە هیچ ڕیا و دیدێکم بۆ دنیا نیە زۆر ببورن زۆر ببورن هیچ دیدێکم بۆ دنیا نیە بەڕاستی ئەمێ ئەو شتێکە بۆ نمونە ئەمەیە نەسان وەدەقەن وەکو خۆی بیجوەسمەوە زۆر خەجاڵەتم زۆر زۆر ببورن نازانم بۆ وای لیاوە ڕاستیەکەی ببورن بەرحاڵ بەڕاستیەکەی ئەوەی کە ویسم باسی بکەم ئەوەیە کە من نەمیستوم شتە بکەم بەڕاستیەوە بە بڕای من لە ئەفڵاتونەوە ئەم شتە کۆتایی پێات وەزانی من دارتاژ نیم یانی ئەمە فەنانین تکایە لەوە تێبگەن تەنانەت فۆتۆگرافەرێک کاتێک کە شرکەی کامێرەکەی خاتە سەر شتێک ئەزانێ ئامانجی چییە وی لە ناو کۆمپۆزیشنەکە چ شتێک بڵێ ئێمە هوەرەکەین ئەم شتە ئەم کە لێرە دانراوە بەڕاستی معنایشیە لە لای من یعنی هیچ شتێک بەبێ مانانیە ئەمە ئیتر دەرەچێت لە دیوە واقعەکەی تەنانەت ئەو شانەشی کە زۆر ڕیالیستە کە تۆ ئەیبینی باوەڕکە مە ڕیالیستی ناو سەری ئەم دەرهێنەرەیە واسیری دنیاکە دەنا هەر خەڵقی کردو هەر ئیسنتاجی خەیاڵە یان کە تۆ ئیشێک زۆر بەواقعی بینی دیکۆرێکی زۆر ڕیالیستی بێ پێدوانە بێ ئەم ئیشە ینی لە شانۆی ڕیالیستی شامن یەزایی لاخیر هەمە ئیسنتاجی خەیاڵە ئیسنتاجی عقڵە ئیسنتاجی فکرە دەستەکانت خۆش بێت بە هیوای کاری باشتر کامەران جەمال سینەماکار سپاس خۆشحاڵ بووم کە لێرە بووی زۆر سپاس